کۆساری بڵندگۆی ئەدەبی لاو بوو لاولاو بوو لە قەدی وشە ئاڵا بوو مەست بوو پڕمەست بوو خودان هەست بوو ئەوە کۆساری بوو سەوزەگیای بەهاری بوو. شەو درەنگە خەو سوڵتانە خەون ئێستاکە گاوانی سەراپەی سەرکردەکانە خەیاڵ ئێستاکە لۆقنتەی دیوەخان و تەشیەکانە شەو درەنگە ئێستاکە مفتەخۆرەکان سوڵتانە ورک تێڕەکان لە دەریای خەوتن خنکاون چێ دەڵێ ئێستاکانیاوی خان وە گڵە ڕووخاوەکان وەک تەنووردانە گیرساون چێ دەڵێ ئێستا تەنوور و ئاگردانی ماڵە قوڕە هەژارەکان وەک کۆماودانە وەستاون. خدر محەممەد ڕەشید ناسراو بە خدر کۆساری لە ساڵی 1960 لە ڕانیە لەدایک بووە. دایکبوونی دووەمی کۆساری لە دایکبوونێکی ئەدەبیە. لە ساڵی 1970 کۆساری لەو کاتەدا ئەسپی خۆی لە بواری شیعردا چاو دەدات. ساڵی 1986 بەپێی هەندێک لە شایەت حاڵان ساڵی 1970 پەیوەندی ڕاستەوخۆ دەکات بە ڕیزەکانی ڕابوونی ئیسلامی و وەک پێشمەرگە و وەک شاعیر درێژە بە خەبات دەدا و هەردوو بوارەکە لە سەنگەرێکدا کۆ دەکاتەوە. کۆساری بۆی سەختی ژیانکردن هەر لە سەرتاوە لە خوێندندا دەبڕێت. ئەمە هۆکارێکە کە ببێتە تاکە شاعیری کورد کە لەم ڕێچکە ئازادە سەرجەم هۆنراوەکانی لەبەر بێت و بەردەوام لە کۆڕ و کۆبوونەوەکاندا دەیخوێندنەوە. ناوەڕۆکی شیعرەکانی کۆساری و وشەکانی هەڵقوڵاوی ناوواقعی کۆمەلگای کوردی بوون. هەرەمەش هۆکارێک بوو کە شیعرەکانی لە ناو خەڵکدا بڵاو ببێتەوە. ئەمە بەدەر لەو باگراوەندە ئاینیەی کە لە هۆنراوەکانی دابوونی هەبوو. کۆساری لە پاڵ لایەنی ئاینداری شیعری بۆ بوارەکانی تریژ وتووە لەوانە سیاسی، کولتوری، کۆمەڵایەتی، ڕۆشنبیری و چەندانی تر. ساڵی 1991 لەگەڵ دەستپێکی ڕاپەڕین لە بڵندگۆی مزگەوتەوە بە شیعرە پڕهەست و حەماسەکانی هانی خەڵکی دەدا بەشدار بن لە ڕاپەڕین. لە ساڵی 1992 ماوەیەک دەبێتە پێشکەشکار لە کەناڵی سەربەپەیڕەوی ئیسلامی. پاڵپاڵەنی ناو حیزبەکانی کوردی تەنها بۆ قیادەکانی حیزب نا بەڵکو بۆ خەڵکو و نووسەران و شاعرانی ناو ئەو حیزبانەش کاریگەری هەبوو. ئەمە هۆکارێک بوو کە بەشێکیان ماوەیەک لە ناو دنیای نووسین دوور بکەونەوە و بەشێکی تریان لە ناو ئەو ململانەیەدا هاوسەنگی نەپارێزن و ببن بە لایەنگری باڵێک. ئەمە بۆ کۆساری شاعیر ڕاست بوو. تەنانەت هەندێک لە هۆنراوەکان تا ئێستا هەمان ململانەیان لێ دەخوێنرێتەوە چونکە یەکلا نەبووتەوە ئایا بۆ پاڵپشتی کام سەرکردەی ناو حیزبەکەی نووسیوە. بە نمونە هۆنراوەی مامۆستا. مامۆستاکان وا 6 مانگە کێڵگەکانی ئێمە تینون تۆشتکە تیشی بارانی نیشتیمانمان چاوی لێڵی چاوەڕێە تۆشت و چاوی گەشت و گۆڵی کوردستانی ئەم وڵاتی خۆڵە مێش و پڕ ئەندێشە ئێستا کە پڕە لە زوحاک ئەتۆش شەکوچی تەپڵی سەری زاڵمانی مامۆستاشیان تۆ سارداوی هەوارانی جامە ئاوی ماندوانی بابۆڵەی دەستی لەرزۆشی هەتیوانی کوردستانی. دابەشبوونی نووسەرانی کورد و بەکارهێنانی قەڵەم لەلایەن نووسەران بۆ خزمەتکردنی زوڵم و پاڵپشتیکردن لە دیکتاتۆریەت و فاشنیەت و دوورکەوتنەوە لە چینی گشتی و ئەژمارنەکردنی ئازارەکانی خەڵک وا لە کۆساری دەکات بە هۆنراوەی قەڵەمی ڕازگۆ ڕەخنەیان لێ بگرێت. لە ساڵی 1992 و ساڵی 1993 بەشێکی زۆری هەنراوەکانی بەدەنگ تۆمار دەکات بە ناوی سەدای کۆساری. بوونی شەڕی ناوخۆ لە نێوان پارتی و یەکێتی و بزوتنەوەی ئیسلامی وەک چۆن هۆکارێک بوو بۆ کوژرانی دەیان کەس کۆساریش بوو وە قوربانی ئەو ململانەیە و لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان لە گوندی زەنگڵان لە ناوچەی پشدەر شەهید دەکرێت. چۆنیەتی شەهیدکردنی کۆساری. دوای ئەوەی هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی سنووری ڕانیە جێدەهێڵن کۆساری لەگەڵ کۆمەڵێک پێشمەرگەی هاوڕێی لە ناو ڕانیە دەمێنێتەوە. دواتر بەنهێنی هەوڵ دەدەن ئەو ناوچەیە جێبهێڵن چونکە لە دەست یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوو. کۆساری بەنهێنی دەچێتە ماڵێک لە گوندی زەنگڵان لە ناوچەی پشتەر. لە 27 مانگی 12 ساڵی 1993 دوایەوە یەکێتی هەست بەبوونی کۆساری دەکات گەماروی ئەو ماڵە دەدات و شەهید دەکرێت. لەسەر چۆنیەتی لە ناوبردننی دوو بۆچوون هەیە. یەکەم سەرچاوەکانی نزیک لە یەکێتی نیشتیمانی ئاماژە بەوە دەکەن
کە کۆساری لە ڕووبەڕووبوونەوەدا لەگەڵ هێزەکەی یەکێتی کوژراوە. سەرچاوەکانی نزیک لە بزوتنەوە و لایەنە ئیسلامیەکان دەڵێن کۆساری لەگەڵ چەند پێشمەرگەیەکی هاوڕێیدا توانای ڕووبەڕووبوونەوەیان نەبوو لەگەڵ ئەو هێزە یەکێتی، بۆیە کۆساری بەدیلی دەکەوێتە دەست هێزەکانی یەکێتی نیشتیمانی و هەر لەوێ دەیکوژن. بەمەش مۆمی پێشمەرگایەتی و ئەدەبی کۆساری لە تەمەنی 26 ساڵیدا دەکوژێتەوە و ئەو کانیە کوێر دەکرێتەوە و دۆخی جەنگ درێژە دەکێشێت تا ڕێکەوتن نامەی واشنگتۆن.